ئەم کاتتان باش لە ڕێگەی بەرنامەی ئێوارە 24ەوە لەگەڵتان دەبین. هیوادارین بڕگە و بابەتی ئەمڕۆتان بەدڵ بێ. جۆرەکانی ڕۆژوگرتن لە ناو موسڵمانان و ئاینەکانی دیکە. کاریگەری بە ڕۆژوبوون لەسەر ژنانی دووگیان و شیردەر. کچێکی دەرچووی بەشی دەروونناسی گوڵفرۆشتنی گەڕۆکی کردوتە پیشە. لە گوندی باڵندە پردێکی دەستکردی سەرنجڕاکێش هەیە کە بە تێل دروستکراوە و ئەو گوندە لەگەڵ ژمارەیەکی دیکەی گوندەکانی دەوروبەری بەیەکەوە دەبەستێتەوە. ڕۆژانە هاوڵاتیانی ئەو گوندانە بەکاری دەهێنن، بە تایبەتی لە وەرزی کۆکردنەوەی گژوگیای بەهاری. ئەم تێل پردە کە خەڵکی ناوچەکە پێی دەڵێن داڤەرست، شێوازێکی زۆر کۆنە و لە دێر زەمانەوە بەکارهێنراوە. شێوەکەی زۆر مەترسیدارە چونکە لە ژێرەوە ئاوی ڕووبارەکەی زۆرە. هلورا پیکات یا 115 مالا 115 مال یا 115 رئیس عائله هاتوچی سویدا ورستید کن هندک بالندا قصد یعنی هندک سیری شلازه ریکا سرکیا و گنده تنه همیا کو نقلا و نظار هنی ببن جبویی که دا کو افریقا ورز باره و خود بینی کوری بار یعنی هندک حالات دیتا کو متر 2 متر نزدیکا و تلانیت بیتن مترسیا کو زورا مازن درستیاتن سر جانا خلقی به منطقه همی عامتن اوی کل هاتوچ سویدا ورستیاتن اجبر نبینا ریگه کا راست و درست یا ریگه کا یا کو سیاره بچت هاتوچ سبکتن همه نابیتا مسافت 7 کیلومتر کو شارع بدقیق کردن. الویرا داخواز حکومت حرمت یعنی جد برپرست یعنی پیشونه که خلقانی دابکن پرکا دمکی بود درست یعنی جسرک بده دانم مبین باند یعنی هلورا یعنی شارع کو 7 کیلومتر ناکت مسافت کند مازن بو حکومت که حرمت شکند مازن یک بیتن و شارع عن غیر کردن و خلقانی الوی مترس یعنی رزگار کرد. وەکین چێمەت بینن خەڵکیش وادیز بگەوێ خەڵک قەست کەتە چای بوو گلو گیای بوو ژیاران خۆ قەست کەتەوە چیا بوو چەند ناوەکی گیای وەکی وارکە وەکی ڕێواز چۆرین کەنگرۆک شتێت واتەوە بوو ژیانە ڕۆژانە خەڵکێ چونکی خەڵکی مەحتیماڵی دەستکورتە خەڵکێکی فەقیرە بەس زۆر مەترسیە لە سەرڤێرەکەی ئەوە جیرانی ماتێنە مەسەلا ئەوە چەند هەلوورین مەلڤێ قامل ڕەخی سیری منتەقە سیری جیرانی ما دور بر همه قصد کنه الواگوندا جبر چه خلقی تیت سیارت خودین تر سوی دوباره سیان خلقی کی سیاره نینا بس احتمال وقت تیتن باور که الجیان خود ترستن سوی دوباره سی نبونا ریک شارع چونکی شارع سرکیه خود مفوی وی دوباره سی و خلقی کی های سیاره نینا خلقی که شارعی نخوشه مجبور سیاره خب انتصاب دوباره سی یا نزدیک قصد چیت که تنزید چی تو تیتن ترسیت داشو به خلقی که کفته احتمال آفگال جای سر دوباره سی دو چوی ما ترسی زور مازنیت های بس خلق مجبوره وقت رنگ نبیت و یکی سیاره نبیتن اب خوب وار که مل هیوی شارع چی بیت احتمال خلق قصد دوباره سی نکتن بە ڕۆژوبوون و دوورکەوتنەوە لە خواردن و خواردنەوە بۆ ماوەی چەند کاتژمێرێک کاریگەری زۆر دەخاتە سەر ژنانی دووگیان و ئەو ژنانەش کە شیری خۆیان دەدەنە کۆرپەکانیان. بێگومان بۆ پرسە پزیشکان ڕێنمایی تەندروستیان هەیە
بۆەوەی لە مانگی ڕەمەزاندا ژنانی دووگیان و ئەوانش کە شیر دەدەنە کۆرپەکانیان تووشی گرفتی تەندروستی نەبنەوە و کۆرپەکەیان لە نەخۆشی و بەدخۆراکی بپارێزرێن. بەڕۆژوبوون لە ئافرەتانی دووگیان و شیردەر. زۆر جار ئافرەتان لە کاتی دووگیانی و شیرداندا بەڕۆژوو دەبن بەهۆی پابەندیان بە بیر و باوەڕی ئاینی. ئەو توێژینەوانەی کراون لەسەر ئافرەتانی دووگیان و شیردەر تاوەکو ئێستا وەڵامێکی یەکلاکەرەوەیان نەبووە لەسەر سوود و زیانەکانی ڕۆژوگرتن لە کاتی دووگیانیدا. هەروەها بۆ کۆرپەکەش. بۆ ئافرەتانی دووگیان ڕەنگە لە کەسێکەوە بۆ کەسێکی دیکە حاڵەتەکە جیاواز بێت بەپێی جیاوازی کاتی دووگیانیەکەی و بوونی کێشە تەندروستیەکان لە کاتی دووگیانیدا. لە بەشێک لە توێژینەوانەی ئەنجام دراون دەرکەوتووە بە ڕۆژووبوون کاریگەری هەبووە لەسەر ئەو منداڵانەی لەدایک بوون لەو ئافرەتانەی لە کاتی دووگیانیدا بە ڕۆژوو بوونە بە تایبەتیش لە سێمانگی سەرەتای دووگیانی. بەڕۆژووبوون لە کاتی دووگیانیە ئاساییە، بەڵام هەندێک مەرجمان هەیە کە هەموو ئافرەتان ناگرێتەوە. ئەویش ئەوەیە ئەو ئافرەتانی کە لە سێ مانگی یەکەمی دووگیانین ئەوان باشتر وایە پێنەبن، چونکە دیراسات هەیە ئێستاکراوە لە ئەمریکا و لە فنلەندا و لە وڵاتانی عەرەبی و لەسەر وڵاتی لەسەر مواتنە عێراقیەکانیش کراوە. ئەویش واتە ئەو ئافرەتانەی لە سێ مانگی یەکەم دووگیانە بن کارگیرێکی زۆر لەسەر کێشی منداڵەکە ئەبێ، واتە کێشی کەمە بێ و لەسەر گەشەکردنی ئەو منداڵەش زۆر کارگیری هەیە کە گەشەی کەمە بێ و ئاستی فێربوونی لە داهاتووە کەمترە لەو منداڵانی کە داکانیان بەڕۆژوو بوونە تا لەو داکانی کە باشتر خواردنیان خواردووە، زیاتر خواردنیان تەندروست بووە. ئەو تایبەت ئەو ئافرەتانش کە ناتوان بەڕۆژوو ببن هەندێک حاڵاتمان هەیە باشتر وایە هەر پێ نەبن. ئەویش زەختە لە کاتی حەمل زەختە سوکەریە، هەندێک نەخۆشی درێژخایەن هەیە و واتە نەخۆشی گەشکەیە سەرعە، چونکە ئەو ئافرەتانە بەتایبەت لەگەڵ ئەو نەخۆشیانە پێویستیان پێیە هەردوو سێ سەعات جارێک خواردنێک بخۆن، خواردنێکی تەندروست، واتە ئاستی شەکر لە لەشیان زیاد بێت، نابێت ئەو 16 سەعات ممکنە 16 15 سەعاتە بەتایبەت لە وەرزی هاوینە زۆر کارگیری هەیە لەسەر نزمبوونەوەی ئاستی شەکر، لەسەر وشکبوونەوەی ئاو لە لەشی ئافرەتەکانە. ئەو ئافرەتانەی دێنەوە سەر کە ئەتوان بەڕۆژوو بن لە پاش 3 مانگ لە دووگیانیە تاوەکو 7-8 مانگ و 9 مانگ تا ئاخیری حملەکەیان ئەوان ئەتوان پێ بن. بەڵام ئەویش مەرجێکی تری هەیە ئەگەر هەندێک نیشانە هەیە ئەگەر پێیان بەدەرکەوت باشتر وایە زوو بیشکێنن. ئەویش ئافرەتەکە کەمبوونەوە لە ڕێژەی ئاستی میزی، لەگەر ئەوەش هەست بە لە خۆچوون بکات، بێتاقەتی بکات، هەست کات ئاوی لەشی وشک بۆتەوە، زمانی وشکە بێتەوە، واتە ڕەنگی زەرد هەڵەگەرێ، ئەوانە باشتر وایە بە زووترین کات بە ڕۆژۆکەیان بشکێنن. ئافرەتی دووگیان کە پارشێو ئەکا واتە باشتر وایە خواردنەکانی سووک بن، بەرهەمەکانی شیری زۆر تێدابێت، وەکو ماست، هێلکە، پەنیر، شیر، وشلەمەنیش ئاو زۆر بخواتەوە، ئەو نوع میوانش بخواکەوە زۆر تینی ناکات، ئەو میوانش نەخواکەوە زۆر شیرنی تێدایە. کاریگەریەکانی ڕۆژوگرتنی ئافرەتانی دووگیان. کاریگەری لەسەر کێش و گەشەی منداڵ لە سکی دایکیدا. کاریگەری لەسەر ڕێژەی زیرەکی و توانای فێربوونی منداڵەکە. کاریگەری لەسەر ڕێژەی باڵا بە بەراورد بە منداڵانی دیکەی هەمان خێزان. بەڕۆژووبوون لەسەر ئافرەتانیش بە هەمان شێوە کاریگەری دەبێت، بە تایبەتی ئەگەر مانگی ڕەمەزان بکەوێت تا کاتە گەرمەکانی ساڵ کە ڕەنگە ببێتە هۆی ژانەسەری توند، بێهێزی و بێتوانایی، بورانەوە، سەرسوڕان، تێکچوونی هاوسەنگی خوێن. ئەگەر ئەو نیشانانە ڕوویاندا پێویستە ڕۆژۆکە بشکێندرێت و لە کاتی توندبوونی نیشانەکاندا سەردانی نەخۆشخانە بکرێت بۆ دڵنیابوونەوە لە تەندروستی دایک و کۆرپەکە. بە هەمان شێوەی دووگیانی بە ڕۆژووبوون لە کاتی شیردان کاریگەری دەکاتە سەربڕی شیری پێویست بۆ منداڵی ساوە. کچێکی دەرچووی بەشی دەروونناسی زانکۆی سلێمانی ماوەی 3 مانگە گوڵفرۆشتنی گەڕۆکی کردوتە پیشەکەی و هەلیکاریشی بۆ 11 کوڕکچی هاوڕێ ڕەخساندنەوە.
ئەم خانمە لەباری بیرۆکەکەیەوە دەڵێت بیرۆکەی کارەکەم لە خۆشەویستیم بۆ گوڵ و حەزکردنم بۆ گوڵفرۆشتن دروست بووە. من ناوم تاژۆن ساڵح فەرەجا و بیرۆکەی ئەم کاری گوڵفرۆشتنم لە ڕاستیان من لە ساڵۆنی خوشەکەم ساڵۆنێکی هەبوو لەوێ کارم ئەکرد لەگەڵ خوشەکەمە لە چواردەی دوی ئەم ساڵدا بیرۆکەی ئەومان بۆ هات لە ساڵۆنەکەیە کە گوڵبێنین لە ساڵۆنەکەمان داینین ئیتر ئەوە بوو پێشوازێکی زۆر باشمان لێکرا لە ساڵۆنەکە گوڵەکانمان زۆر ینی فرۆشێکی باشی هەبوو دواتر بیرمان لەوە کردەوە و بە تایبەتی خۆم ئەو ئیشها بێنمە دەرەوەی ساڵۆنەکە و پەرەی پێبەم و لەگەڵ چەند کەسێکی هاوڕێمە بە تایبەتی ئەو کەسانی کە لە نزیکەوە من ئەمناسین و بێکار بوون چ کچ بێت چ کۆڕی جیاوازی نەبوو لە لای من و قسەم لەگەڵ هەمویان کرد پێشەوەی دەست بکەم بە کارەکە ئەوە بوو زۆربیان هاوکارم بوون و ئامادە بن کارەکەم لەگەڵا بکەن. گروپێکی گەڕۆکین پێک هاتوین لە 2 کوڕ و لە 12 کەس لە 15 کەسا دوانمان کوڕین ئەوانی کەمان هەمومان کچین ئێمە هەر جارێ و لە شوێنێک ینی ئەوەستین گروپەکانمان دابەشە بین بەسەر مەسەلەن زانکۆکانە هەر شوێنێ مەسەلەن تەخەڕوجی تیا بوو ئێمە دابەشە بین بەسەر زانکۆکانە و ئەو ڕۆژە لە کاری خۆمان جێبەجێکەین. ئەمە سپاسی هەموو ئەو کەسانە بکەم بەڕاستی کە هاتوون تەنانەت یەک گوڵێکیان لە منیش کڕیوە زۆر سپاسیان دەکەم لەبەرەوەی زۆر تەشجیعی منیان کردووە و زۆر هانیان یاوم لەوەی کە من توانیم ئەو کارە بکەم و بەڕاستی پێم خۆشە کە کارێکی وام کردووە خەڵک دەستخۆشیم لێ بکات. زۆر باش بوو بۆ من ینی ئەتوانم بڵێم ینی نەتیجەیەکی زۆر باشی هەبوو بۆ من و ئەتوانیشم لەگەڵەوەیە کە کۆمەڵێک کەس لە ڕووی داراییەوە بێبەش نەکەم. بیرۆکەیەکم هەیە پێم وابێ بۆ ئیشی گوڵ یەکەم کەسە کە بتوان ینی یەکەم جارە بکرێ من خۆمە بیرۆکەیم هەیە هیوادارم هاوکارم بن و بتوانم ئەو بیرۆکەی کە هەمە تەدبیقیکەم لە شارەکەیە. بۆ مسلمانان ڕۆژوگرتن بریتیە لە نەخواردنەوە هەر لە نوێژی بانیەوە تاوەکو نوێژی مەغریب جیاواز لە ئاینی ئیسلامیش ئاین و ئاینزاکانی دیکە شێوازی دیکەی ڕۆژوگرتنیان هەیە ئەوەی جێگەی سەرنجە لە هەندێک نەریتدا نەخواردن و نەخواردنەوە تا گەیشتن بە مردن جۆرێکە لە ڕۆژوگرتن ئەو جۆرە بە ڕۆژوبوونەش لە هیندستان و ژاپۆندا هەیە ڕێکخراوەکانی مافی مرۆڤیش لە دژی وەستاون و بە خۆکوشتنی دەزانن لە هەندێک شوێنی دیکەش ڕۆژوگرتن جگە لە نەخواردن و نەخواردنەوە تەنانەت قسەکردنشتێدا ڕۆژوو بەتاڵ دەکاتەوە. ڕۆژوگرتن یەکێک لە پەیامەکانی کۆنتڕۆڵکردنی نەفس و خودی مرۆڤە. جا ئەو خۆپارێزی و خۆبواردنە تەنیا خواردن و خواردنەوە ناگرێتەوە. بەڵکو چەندان جۆری ڕۆژوو هەیە کە هەر لە قسەنەکردن و خۆنەسوشتنەوە دەگرێتەوە تا دەگاتە نان نەخواردن. ڕۆژوگرتن لە قسەکردن یەکێکە لە سەیرترین ڕۆژوەکان. ڕۆژوەوان بە هەموو جۆرێک لە قسەکردن دەوەستێت. بۆ نمونە دانیشتوانی ڕەسەنی ئوستورالیا لە کۆندا ئەگەر هاوسەری ئافرەتێک بمردایە پێویست بوو بۆ ماوەی ساڵێک ئەو ژنە بە هیچ جۆرە قسە نەکات و ڕۆژووی قسەکردن بگرێت. یەکێکی تر لە ڕۆژوە سەیرەکان ڕۆژوگرتنە لە پاک و خاوێنی. ئەم جۆرە ڕۆژوگرتنە لە لای یەهودیەکان هەیە ئەویش ماوەی 2 ڕۆژ دەخایەنێت. بە جۆرێک لە پاڵ ڕۆژوگرتن لە خواردن و خواردنەوە پێویستە جەستەی خۆیان نەشۆن.
ڕۆژوگرتن لە ئیشکردن یەکێکی ترە لە جۆرەکانی ڕۆژوو. ئەم جۆرە ڕۆژوگرتنە لەناو بوودیەکان کە لە هەر مانگێک مانگ تیایدا پڕ بوو ئەوە 4 ڕۆژ بە ڕۆژوو دەبێت لە ئیشکردن، کەواتە لە کارکردن دەوەستێت. ڕۆژوگرتن تا مردن بە یەکێک لە ڕۆژوە قورسەکانی جیهاندا دەنرێت. لە ئاینی یابانیەکان و هندۆسیەکاندا ئەم جۆرە ڕۆژوگرتنە هەیە. ڕۆژوەوان بە هەموو شێوەیەک دوور دەکەوێتەوە لە خۆشیەکانی ژیان و وردە وردە خۆراک کەم دەکاتەوە هەتا دەگاتە ئەوەی بە شێوەیەکی تەواو خواردن و خواردنەوە نەخوات تا دەمرێت. ئەم جۆرە ڕۆژوە لە ئێستادا لەلایەن ڕێکخراوە جیهانیەکانەوە ڕوبەڕووی دەبنەوە و بە جۆرێک لە خۆکوشتن لە قەڵەمی دەدەن. ئەم ڕۆژوە ناوی سانثارایە. ساڵانە زیاتر لە 200 کەس بەهۆی ئەم جۆرە ڕۆژوگرتنەوە دەمرن. هەندێک لەو پیشەدەستیانی کە لە کۆندا بەکارداتن ئێستا بۆی پێشکەوتنی تەکنەلۆژیا و پاشەکشەیان کردو و نەماون. بەڵام لە شاری کەرکووک تا ئێستاش فڕنی نانکردن وەک پیشەیەکی دەستی دروست دەکرێت و ژمارێکی زۆری خێزانەکان لە ماڵەوە بۆ نانکردن بەکاری دەهێنن. نام عدنان تقريبا 20 ساڵە وەستا جاسمی لێە ئەوە تقریبا خۆی وەستایە لێرە دوو وەستامانەیە دیانەی کاک مستەفا و کاک جاسم ئێمە تەنور و هین فرن دروست دەکەین. موادەکەی پلێتی احتیاطی پلێتە 0.5 هەمانە خصوصیمان هەیە ئەوە کەمی گرانترە ساری ئەوسەت و تقریبا 25,000 بە سای زۆر گرانترە و زۆرش قورسە. ئەوە دێنێ تەوسیەکەن دێنە ئیبن دێن لە کەلارەوە ئیبن بۆ هەولێرە ڕوا بۆ ئینشە ڕوا بۆ سلێمانیە ڕوا بۆ هەموو شوێنەکە ڕوا. بۆ نانە بێ بۆ ئەتوانین بۆ ماسیشی بکەین فرمان هەیە بۆ ماسیە بۆ هەموو بۆ کولسەیە. دوو جۆرمان هەیە بچووک و گەورە هەمانە پلێتەکەی قەویترە ئەوە کەمێک گرانترە. بەغازی شەکاوە دوو جۆرە هەم بانەوەی هەم بنەوەی شەکا هەر وەکو ئۆڤن وایە ئۆڤن احتیاجکارەکان هەیە هەر وەکەوە وایە بەس ئەمە غازە. ئەم جیازەمانەیە ئەمە یەکەمین جیاز ئەمە هین تەنورە ئەتوانێت بۆ فرنش بەکاربێنی. ئەمشمان هەیە عینە بەسیم فڕنە ئەمەیان ئەوش مەقەسمانەیە ئەوە هین بڕینە دوو جۆر هین مەچینەماشە هین دەمارە نەخشی پێەکەی بەڵێ هەمانە لە حیمی سارد و گەرمەکەمان هەیە بەڵێ تر ئەمش هینە ئەمش تۆرنەیە هینە سازانە ساز و قەپاقەکەی. یەکێک لە نەریتی حاجی مەسیحیەکان کوتانی تاتویەکی تایبەتە بۆ نیشانی حەجکردن. ئەم تاتویە شێوەکەی زۆر بە کەمی گۆڕانکاری بەسەردا دەهێنرێت و زیاتر لە مۆرێکی تایبەت دەچێت. ئەو کەسانی تاتۆکان دروست دەکەن لە باوانیانەوە ئەو پیشەیان بۆ ماوەتەوە. لەم بابەتەدا باس لە فرۆشگایەکی تاتوی مەسیحیەکان دەکەین کە تەمەنی زیاتر لە 500 ساڵە و تا ئێستا ڕۆژانە 12 حاجی تاتویان بۆ دەکرێت. نەریتی کوتانی تاتۆی حاجیەکان لە ئۆرشەلیم بەردەوامە. دوکانی مەرەکەبی ڕەزوق
دەکەوێتە شاری کۆن. ڕۆژانە دەیان کەس سەردانی ئەم دوکانە دەکەن بۆ تاتۆکردن. بەر لە 500 ساڵ باو باپیرانی من لە میسرەوە هاتوونەتە ئێرە. ئەو کات بۆیان دەرکەوت کاندێک دابوونەرێتی حاجیە مەسیحیەکان هەیە، وەک کوتانی تاتۆ لە دوای حەزکردن. ئەمەش بۆ نیشانەکردنی جەستەی خۆیان بە شێوەی مۆر یاخود بەڵگەیەک بۆ حەزکردنیانە. ئەمەش بە کێشانی نیشانەی خاچ و بەرواری هاتنیان بۆ حەج بەم شێوەیە کە دەگەڕێنەوە وڵاتی خۆیان نیشانی دۆست و برادرانیان دەدەن. لەوانەیە لە دوای سەردانکردنی مەسیحیەکان بۆ وڵاتی پیرۆز کە دەکەوێتە ئۆرشەلیم و بە حەجکردنی ئەوان دادەنرێت، کوتانی تاتۆیەکی یادگاری و جێهێشتنی مۆرێکی بەڵگەیی لەسەر جەستا نەریتێکی کۆن بێت و تا ئێستاش مابێتەوە. ئەم دوکانە تەمەنی لە 500 ساڵ زیاترە. لە باو باپیرانەوە پیشەکە پشت تا پشت هاتووە. دەگەڕێتەوە بۆ خێزانێکی مەسیحی قوبطی. شێوەی تاتۆکە خاچێکە. هەروەها ئەو هێمایانەی نیشانەی ئاینین و تەمەنیان بۆ سەدان ساڵ لەمەو پێش دەگەڕێتەوە. احنا في عندنا كمان ديزاينز قديمه اللي هي اجت مع العائله من مصر وتصوت هون في دیزاینی کۆنمان هەیە کە لە کۆنەوە لە نێو خێزاندا هەبووە، لەسەر قالبی دارینی بچووک دروست کراوە. وەکو ئەم قالبە تەمەنی لە نێوان 400 بۆ 500 ساڵ دەگەڕێتەوە. جۆری تریشمان هەیە کە 200 یا 300 ساڵە. هەموو دیزاینەکان لەسەر داری درەختی زەیتون هەڵکۆڵراوە. ئێمەش بەکاری دەهێنین بۆ چاپکردنی وێنە لەسەر جەستا. پاشان تاتۆکردنیان بۆ زۆرینەی کەس مێژووی دروستکردنی ئەم مۆرە گرنگە و بە تایبەتی بە بەکارهێنانی ئەم قالبە سەردانمان دەکەن. ڕۆژانە زیاتر لە 12 کەس لێرە و لەم دوکانە تاتۆ دەکوتن. خەڵکانی نەتەوە جیاواز لە ئەمریکا و ئەوروپاوە حاجیەکان دێنە ئێرە، دەیانەوێت ئەم تاتۆ ئاینیە ببینن. ئۆرشەلیم تاکە شوێنە لە هەموو جیهاندا کە بتوانم ئەم تاتۆی لێ ئەنجام بدەم. من خۆم ئارەزووی تاتۆ ناکەم، ئەمە تایبەتە چونکە لە ئۆرشەلیمە. لەم دوکانە دێرینەیە تاتۆی کریسیانەکانە. من بۆ خۆم قەشەم لە کاتی تازە پێگەیشتنمدا لە تیمی قوتابخانەکەمدا بووم، هەر بۆیە نیشانەی تیمەکەم تێکەڵ بە تاتۆکە کرد. لە ڕێگەی قاڵبی دارینەوە ئەم تاتۆیە ئەنجام دەدرێت. قاڵبەکان بۆ خۆیان تەمەنێکی درێژیان هەیە. هەندێک گۆڕانکاری کەم لە شێوەی تاتۆکە دروست دەکرێت بە پێی داواکاری تاتۆخوازەکە. لە کاتێکدا تاتۆکردن لە لای ئاینی ئیسلام و یەهودیەکان حرامە، بەڵام لە لای مەسیحەکان دەکرێت وەک نیشانەیەکی پەرستن و ئاین بەکاربێت. ئێوارە 24 ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەی ئێوارە ئاسوودە بن.